نزیکەی 100 ساڵە میلەتی کورد دەسەوسێنرێتەوە هیچ میلەتێک لە سەرزەوی دانیە بەقەدەر میلەتی کورد تەڵحیەی دابێ و تعدا و غەدری لێکرابێ. بەڵام سەبەبی ناوخۆشە بووە. کورد کە کراوە بە 4 پارسە بەڵێ کێشەی کورد بە زەحمەتە، بەڵام هەتا ئێستا کورد هیچ دۆستێکی نەبووە. بەڵکە مەرامی خۆیان پێزێ بەزێ کردووە پاشان بەزیان هێشتووە. بۆیە بەڕاستی لە منتیقەی دەڤەری بناری قەندیل سنووری عشیرەتی مامەش و عشیرەتی مەنگوڕ بە تایبەتی سنووری باڵەکەتی و بە تایبەتی تر سنووری عشیرەتی ئاکۆ لە قەندیل دەتوانم بڵێم هەموو سنوورەکان یعنی بە درێژایی حەدود و سنوور هەتا دەگاتەوە تورکیای هەر هەمووی کوردستانە، بەڵام بە تایبەتی بناری قەندیل بۆتە هەدەف و ئامانج. بەڕاستی ئەو وەحشیگەریەی کە شەوی ڕابردوو واتە شەوی جومعە ئەنجام دراوە، ئەوە لە تاریخ و مێژووی مرۆڤایەتی لە هیچ حەرب و لە هیچ ڕووبوونەوەیەکدا شتیوان نەبووە ئینسان لەسەر کار و کاسبەتی وڵات و زێد و نیشتیمانی خۆی لە جیاتی ئەوەی کە دەعم بکرێ قەتڵ و عام بکرێ دەخوێنێ بگەوزێنرێ. و تقریبا لە 2 مانگی ڕابردوودا بەڕاستی ئێمە زۆر تەڵحیەمان داوە، قوربانیمان داوە. داوا لە هەموو لایەنێکی پەیوەندیدار دەکەین، ناوخۆی دەرەکی دەوروبەر بە تایبەتی ئەردۆغان کە سەرکردایەتی ئەو دەوڵەتە عسکەرتاریەتە دەکات بە ناوی ئیسلامەوە. ئیسلام دوورە لەوە، ئیسلام ڕەحمەتە للعالەمینە بۆ هەموو چین و توێژ و بۆ هەموو بیر و باوەڕ و نەتەوەکان. ئیسلام ئەوەی تێدا نییە یەکێک بە ناوی داعشەوە، یەکێک بە ناوی ئەردۆغانەوە، یەکێک بە ناوی چیوچی. ئیسلام دوورە لەو شتان، ئیسلام ڕەحمەتە للعالەمینە. بۆیە ئەو زۆرە کۆمەڵکوژیە وەحشیگەریە دەچیتە قالبی جینۆساید عسکەرتاری و فیرعونەتی. بۆیە بەڕاستی ئەو زۆر هەڵوێستانە درێژە پێدەری دیکتاتۆرەکانن وەکو بەعسیەکان بە قیادەی سەدام حوسێن موشیل عەفلەق. بۆیە تورکەکانیش بەڕاستی شراوە نیە لە هیچ کەسێک. پێشتر لە 1 دۆڵیدا 28,000 کوردیان جینۆساید کردو و کوشتویانە. بۆیە بەڕاستی پێویستە ئێمە بێن و نەدەین بەدەست دوژمنانمان، بەڵێ یەکگرتن لە ناو میلەتی کووردا دەبێتە پەیامێک هیچی تر دوژمن زەرەرمان لێ نەدا، چونکە دوژمن کە دەرگای بۆ کراوە لە ڕێی ناکۆکیەوە دێ زەرەر لەو میلەتە دەدا. ئەو کەسەش کە دوژمن پەلکێش دەکا بۆ خۆی سی و کوڕی سوا دەبێ، سووک دەبێ و خوای گەورە سزای دەدا لە دنیادا بە تایبەتی لە قیامەتدا. ومێدەوارین کۆتا ناخۆشی بێ ئینشاءالله تەعالا. داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین ئەوە کۆتا ناخۆشی بێ ئینشاءالله، هەمومان خڕ بینەوە ئینشاءالله تەعالا بۆەوەی ئەو شەڕ و نەهامەتیە لە میلەتی خۆمان دوور خەینەوە. گەورەترین سیاسی، گەورەترین بیرمەن، گەورەترین خزمەتکار بە میلەت و گەل و نیشتیمان ئەو کەسەیە شەڕ و ئاژاوە لە وڵاتی خۆی دوور خاتەوە. ئەگەر نا بەڕاستی باشی دیکە ئێمە بەردەوام نەبین لەسەر ئەو جۆرە سیاسەتە چەواشەکارانە وەکو ڕندێن سپیەکانمان وەکو گەورەکانمان سیاسیەکانمان بە تایبەتی. بۆیە بەڕاستی بە ئاخیر موسیبەت بێ دەرز وەرگرین ئێمە لایەنی سیاسی حیزبەتی وەلالین بۆ ئینتیمای نەتەوەی هەمومان کوردین، هەمومان کوردین بۆ ئەوەی گرێدانێک خڕبوونەوەیەک ببێ لە هەر 4 پارچەی کوردستان ئینشاءالله تەعالا. وی لە ڕاستیدا ئەمە جاری یەکەم نییە و دڵنیاشم کە کۆتەزاریش نابێ ئەو کەسوکارانەیە ئێمە وەکو جەوەرگرتنێکی چەند سەعاتی چوون بۆ گوندی ئاشقڵکە. هیدی لەگەرانەوەدا بۆی ئەو کارەساتی کە ڕوویدا تارەکانی ڕژێمی تورکیای داگیری کرد، ئیدی هات لە سایلەکانی ئەوانیدا و بەداخەوە 3 شەهید و 5 بریندارمانەیە ئێستا. خۆی کە بێ سەر ئەسنای وڵات کە دەڵێ حکومەتی عێراقی فیدراڵ واتە حکومەتێک نەتوانێت دەوڵەتێک نەتوانێت سەروەری خاشی خۆی بپارێزێت هەوڵاتی گونائی نییە. من لێرەوە ڕووی دەمەم لە سەرۆکۆماری عێراق جەنابی کاک بەرهەم ئەوەیە بەیاننامێکی تۆند ئیدارەکردنێکی تۆند و دووبارە نەبوونەوەی جارێکە و کارەساتە لەو شێوازە بە تایبەتی لە بناری قەندیلدا. بناری قەندیل تابێت نییە بە پەکەکە نەپەکەی تێدا زیاتر لە 200 گوندە تێگەشتی کە بناری قەندیل ئیساب کە 200 گوندی لەسەرە. ئەو ڕێگای کە کارەساتەکەی تێدا ڕوودا ڕێگایەکی سەرێکیە علی نەک بڵم بۆ شخصێکا ئیزبێک دروست کرابێت. بۆیە لێرەوە من لە سەرۆکایەتی هەرێمێش لە سەرۆکی هەرێمی کوردستان داواکاریەکەم لێ هەیە بەڕاستی بێدەنگی شەرمەزاریەکی زۆر گەورەی بۆ حکومەتی هەرێم بە ناوی حکومەتی هەرێم
هەنی ئەمە لە ئەستی دەوڵەتداریدا حکومەتداریدا شتێکی زۆر بێمانایە سەیرکە لە وڵاتان فڕۆکەیەک هەرچەند مەترێک سنووری وڵاتێک دەبەزێنێت دنیا یەکێتی ئەوروپا لەسەری کۆ دەبێت و چەندی بەیان نەبێتون و دیش بەرامبەر مۆزوع درێت بۆ لێرەوە داواکارم هاوشێوەی ئەو ئایلە ئێمە جارێکە دووبارە نەبێتەوە گەنجانی وڵات پارێز گەنجانی نیشتیمان پەروەر لاست ئەو ڕووداوانە دەبێدەنگ نەبن بە چالایکی شەرمەزارکردنی ئەو ڕووداوانە لەسەر پێ بن و من لێرە شەوە ڕووی دەم لە گەنجان ئەوەیە لە ماوەیەکی زۆر کەمدا بەیاننامێکی زۆر تۆند دش بە حکومەتی هەرم یەکە بزار بگرێت دواتر دەوڵەتی تورکیا و خۆ پێشاندانی سەرتاسەریش ڕابژێنین بە تایبەتی لە بناری قەندیلدا هیوادارم حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندە پەیامەکان ئێمە تێبگەن با کارەسات لەوە زیاتر ڕوونەدات.